بەڵێ هەکار وەک دەزانی و هەمووانیش دەزانین کە لە ساڵانی ڕابردوودا بەشێکی زۆر لە خاکی هەرێمی کوردستان یەکێکی دیکە لە تاوانەکان کە دژ بە خەڵکی هەرێمی کوردستان و کورتکراویش مین ڕێژکردنی بەشێکی زۆر لە خاکەکەی هەیە لە ناوچە سنوورەکان بە بەردەوامی هەرچەندە دەستگای مین لە هەرێمی کوردستان هەوڵێکی باشیان ناوەکار و چالاکی باشیان هەبووە بەڵام مانای ئەوە نییە کە کۆتایی هاتبێ ئێستا دەوترێ پلانێکی باشی تۆکمە لە نێوان وەزارەتی ژینگەی عێراقی و دەستگای مینی هەرێمی کوردستاندا هەیە بۆ پاکردنەوەی تەواوی خاکی هەرێمی کوردستان و عێراق لە مین جا دەمانەوەی گفتوگوی زیاتر لەسەر ئەم باسە و ئەم پرسە بکەین بەڕێز نیازی خالید جێگری سەرۆکی دەستگای مین لە ستۆدیۆ لەگەڵماندایە بە سوپاسەوە بەڕێز نیازی بەخێر هاتی سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان ئەگەر بە کورتی باسێکی ئەو پلانەمان بۆ بکەی بزانین چۆنە ئەم پلانە بەڵێ دیارە دوێنێ پلانی استراتیژی نیشتیمانی کاروباری مینی حکوومەتی عێراق ڕاگەیاندرا و ستێکهۆڵدەرێکی زۆر ئەو خەڵکانەی کە مستەفیدن لە جێبەجێکردنی بەرنامەی کاروباری مین بەشدار بوون هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناوەوەی وڵات طبعاً لەم پلانەدا زیاتر هێڵە گشتەکان باس کراوە ئەرک و بەرپرسیارەتی لایەنی دەرەوە و لایەنی ناوخۆ حکوومەتی عێراقیش باس کراوە ئەمە یەکەم جارە بە شێوەیەکی ئەکادیمیانە پلانێکی استراتیژی ئەوها ئامادە دەکرێتن کە دەبیتە دوکومنتێکی زۆر گرنگ بۆ ئەوەی هەم حکوومەتەکانی خۆمان حکوومەتی عێراق و حکوومەتی ئێمە و هەروەها لەگەڵ وڵاتانی دەرەوەش بتوانن لەم ڕێەوە پاڵپشتی دارایی بۆ ئەم بەرنامەیە دابین بکەن بەڕاستی لێرەدا لەم پلانەدا وەکو نەخشە ڕێگایەک بۆمان دێت کە بۆ ئەوەی خێراتر ئەم بەرنامەیە جێبەجێ بکەین و هەروەها ئەو یارمەتیانەی کە لەگەڵ ئێمەش دەدرێ لەم ڕێگەیەوە کە دەکرێتن و هۆکاری ئەم پلانە بەڕاستی هۆکاری ئەم پلانە کە دانراوە پێمان وایە شتێکی زۆر گرنگ بوو لەبەرەوەی حکوومەتی عێراق چەند ڕێککەوتنێکی واژوو کردووە لەم ڕێککەوتنە لە هیچێک لەم ڕێککەوتنانە لە وادەی خۆی تەواو نەکردووە دوا کەوتووە لەبەرەوەی کەمتر خەمی هەبووە چی لە هۆکاریش دارایی بێ یان خۆت هۆکارێکی تر بێ بۆیە ئەمە زۆر گرنگ بوو کە ئەم پلانە باز بکرێتن و بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر ینی هیچ وەختێکی زەمەنی دەمێکی دەستنیشانکردی هەیە و فعلا پلانە vêjarê ser erdê bête bicîkirin tu zanî jî bi sedema şerên Iraq Îranê heta vêgavê jî deverên sinûrî jarî pekekî Tirkiye ve gelek cara teqemenî tê te çandin heta berî çandekî lamêtgî tiyên tî peqî bû xelkê ve kewata çi yani demên destnîşankirîne ku bayekî konkrêtî fi'len vêjarî hewl bête dan دیارکردنی وادە زۆر زەحمەتە بەڕاستی بەڵام ئەم پلانەوەکو باسم کرد دوای کە ئەوە ڕاگەیاندرا لە دوای ئەوە دەستگای گشتی کاروباری مین لەگەڵ فەرمانگەی کاروباری مینی بەغدان پلانی کاردادنێن ساڵانە هەموو ساڵێک ئەم پلانە ئامادە دەکرێت و تەقدیمی پێشکەشی بە حکوومەت دەکرێتن ئەو کات بودجەی پێویست بۆی دادەندرێ لەم 5 ساڵێک کە باس کراوە طبعاً بۆچی ئەم 5 ساڵە دانراوە لەبەرەوەی وادەی کۆتایی تەواوکردنی مینی دژە کەسی ئەبێ لە 2028 بێت بۆیە ئەم کارە کراوە ئیتر وادەی کۆتایی هێنان بە مینی دژە کەسی بەڕاستی پەیوەستە بەو بڕەپارەیە کە بۆ دابین دەکرێت هەر بۆش دووبارەی دەکەمەوە ئەم پلانە کە دانرە گرنگەکەی لەوەیە حکوومەتی فیدرال پابەندەکە بۆ ئەوەی بودجەیەکی شایستە دابدرێتن بۆ ئەم بەرنامەیە تاکو ئەم بەرنامەیە کاری تێدا بکرێتن و پێشتریش پێک هاتوونە بەڕاستی ئەم بەرنامەیە خەرجی زۆری دەوێت بۆیە تەنها بە حکوومەتیش ناکرێت ئەمە ئیتفاقیەکە لە نێوان وڵاتانی ئەندام کراوە پێشتر کە 160 لەسەر حکوومەتی عێراقە و حکوومەتی هەرێمە 140ەکەی تری لەسەر وڵاتانی بەخشێنەرە و دۆنەرەکانە بە تایبەتی ئەوانەی کە ئەندامن لە ڕێککەوتنەکان بەڵێ بۆیە لەم پلانەدا ئێمە ئومێدەوارین چاوەڕوانیشین کە هەموو لایەنەکان ئیلتیزامی خۆیان بەجێ بگەینن بۆ ئەوەی تەسریعی ئەم بەرنامەیە بکەن باس لەوە کرد کە
ئێوە لەم پلانەدا هێڵە گشتیەکانتان دیاری کردووە لەو هێڵە گشتیانەدا دەستنیشان کراوە بۆ نمونە لە ناوچەی کوردستان لە هەرێمی کوردستان چۆ دەکرێتەوە ئەو شوێنانی کە پاک دەکرێنەوە لەمین ئایا ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەگرێتەوە دابڕێنراوەکان هەموو شوێنەکانی تێدایە بەڵام خۆی کارەکان چۆنە بە پێی ئەولەویاتە ئەولەویات حکم دەکاتن کە لەکوێ ئیشەکان بکرێت دیاریتان کردووە نەخێر وەکو باسم کرد دوای ئەمە دوای ئەو ڕاگەاندنە ئێمە لەگەڵ فەرمانگەی کاروباری مینی بەغدا لەسەر پلانی کاریش دەکەین هەمی خۆمان و هەم عێراقی بەڵێ کاکی ینی هیچ ڕقمێک ئامارێک دەستێوەداهەیە و فێنە لە کوردستانی چەندین ساڵە دەجگەمینان هەوڵ دەدە گەلێک زەویژێکی پاقش کردنە لەگەل وها چ ئامارێک دەستێوەدایە و چەند ڕوبەر نەها جارێکە دنمین تێدا نەپێویستە بێتە پاقشکردن ولکیش دەڤەریل کیش پارێزگەل کیش سنووری بارە پترێ مین تێدانە بەڵێ طبعا خۆتان معلومە یعنی کە وڵاتی ڕژێمەکانی پێشوو بە شێوەیەک مینی چاندووە بە شێوەیەکی زۆر فراوان کە هەرێمی کوردستان بووتە یەکێک لە هەرێمەکانی لە جیهان کە بە چڕی مین ڕێژ کرابێتن لە ماوەی 30 ساڵە بەرنامەی کاروباری مین لە کوردستان دەستی پێ کردووە لە خلالی ئەو هەموو ساڵانە و بە هاوکاری یاخود بە هاوکاری کارپێکەرەکان یاخود هاوبەشەکانمان ڕێکخرا و کۆمپانیاکان و دەستگاوە تاکو ئێستا توانیمانە لەو 30 ساڵە نزیکەی 500 و با بڵێن نزیکەی 520 کیلومتری دووجا خاوێن بکەینەوە ئەمە بەس خاوێنکردنەوە نییە هەندێکیشان لامان بردووە بە هەندێک تەکنیکی تایبەت کە بەبێ خەرجی لامان بردووە بەڵێ ئەوەی کەماوەتەوە بەڕاستی زیاترە لە 250 میلیۆن مەتری دووجا یاخود 250 کیلومتری چوارگۆشە و بەداخەوە ئەوەی کەماوە لە شوێنە هەرە سەختەکانن کە ژینگەکەی زۆر زەحمەتە ینی ئەرد و ئەوانەی زۆر زەحمەتە و بەداخەوەش جێی گەشت و گوزارن جێی کشت و کاڵینە بە تایبەتی ئێستاش کە کابینەین و خودی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر احتیمام بە کەرتی کشت و کاڵی و گەشت و گوزاری ئەداتن بەڕاستی بۆیە پێویست دەکا ئاوڕێکی باشتر لەم بەرنامەیە بدرێتەوە بۆ ئەوەی بتوانین هاوکات بۆی بتوانین لەگەڵ ئەم ینی ئەم باش بەڕست نیازی باسی لانی تەکنیکیت کرد ڕامێکێشە بۆ ئەو پرسیارەی کە بزانین ئایا لە ڕووی توانای مرۆییەوە و لە ڕووی کەرەستەی لۆجستیەوە ئایا هەموو شتێک تەواوە لە لای ئێوە چونکە لە ماوەکانی ڕابردوودا گلەیی هەبوو لەسەر ئەوەی کە ئەو کەلوپەل و ئەو پێداویستیانە بە تاواتی لەبەردەستانی بۆی بتوانین ئیشەکانتان بەڕێ بکەن کارمەندین دەستگەیمینانژی بوونە قوربانی بوون نمونە کەسێکی نزیکی مێرد و چاوێت خۆش دەستدانە ویسە دەمێت هەلگرتنامینە جا ئەوەش هەر بۆ خۆی پرسیارە ئەوانە داهاتویان چۆن دەبێت ئەمە ڕاستە طبعا زۆربەی کەلوپەلەکانی ئێمە لەو کاتەیە کە نەتەوەی گرتووەکان سەرپەرشتی ئەم کاریان دەکرد واتە کەلوپەلەکان کۆن بووینە و پێویستی زۆرمان بە ئامێری نوێ هەیە سەردەمیانە بۆ ئەوەی بتوانین ئیشەکە بە ڕێک و پێکتری بکەین حتا کێشەی لۆجستیشمان طبعا هەیە کێشەی لۆجستیشمان هەیە ئەمانە هەموو کاریگەری دەکەن لەسەر ئەو پرۆسەیە و پرۆسی ینی تحدیاتی تریش هەیە ڕاستی هەر لە ناو خودی دەستگا ینی ناو پرۆسەکەیە مەسەلەن بۆ نمونە وەکو باسم کرد تحدیاتی کەش و هەوا زۆر جار ینی کەم کار دەکرێت لە بە کەش و هەواکە گونجاو نییە بەرزی و نزمی خاکەکە بۆ نمونە ئەمانە هەمووی تحدیاتن حتا پێوەری نێودەوڵەتیمان هەیە ئێمە ئەبێ پابەند بین پێوە کە خودی پێوەرەکانیش ئەم پرۆسەیە هێواش دەکاتەوە بەڵام هەر ئەو پێوەرەشە کە ئێمە لە پرۆسی ینی لە مینی با بڵێن کاری عسکەری جا دەکاتەوە چونکە و هەر ئەمەشە زەمانە کە ئێمە ئەو پێوەرانە 100% تطبیق دەکەین ئەو ئادێکە خاوێن دەکەینەوە هاوڵاتی ئەتوانی زۆر بە سەلامەتی و بەبێ مشکلە ئەم ئەردەی بەکار بهێنێت بەڕێز نیازی خالت جێگیری سەرۆکی دەستگا هامینان زۆر سپاس کاک نیاز زۆر سپاس